ئێمە لێرە کارەساتێک هەیە بۆچی ئێستاکە عالم کەمتر دروسە بێت لەگەڵ ئەو هەموو خوێنەوەری و مەکتەب و بەڕاستی زۆر کەم عالم دروسە بێت. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە زمانی کۆن خەڵک زمانی بەقوڵی خوێندووە، یعنی کابرا لەو بوخارایە لەو سەمەرقەندە عەرەبیەکی خوێندووە ئەوەندە قوڵ فێر بووە وەک وایە لە مەککە و مەدینە و بەغا و دیمەشق خوێند بێت، ئەوەندە قوڵ خوێند بێت. ئەم نەفەرە کاتێک کە تۆ زمان زۆر بەقوڵی ئەزانی، ئەمە بناغی یەکەمی فێربوونی عیلمە. ئێستا ئێمە حتا زمانی ئینگلیزی، من ڕۆژێکیان بە پرۆفیسۆرێکم وت کە ڕئیسی زانکۆیە بوو، وتم باشە تەلەبەکان زۆربیان دوو دێڕ ئینگلیزی نازانن، یعنی چی مەنهەجی زانکۆکە بە ئینگلیزیە؟ ئەزان وتی چی؟ وتی وانە ئەوە کێشە نییە، وتی بۆ نمونە تۆ ئەچیتە قسمێک، ئەم قسمە نزیکەی 300 مستەلەح تایبەتە بەو قسمە. وایە اینجا بیری لێکەن وایە، یعنی کەسێک ئەچێ ئابووری بە زمانی ئینگلیزی ئەخوێنێ، عەقڵی پرۆفیسۆر و سەرۆکی زانکۆ و خوێندنی باڵا ئەوەیە ئەڵێ چییە 200-300 مستەلەح لە ئابووریە بزانێ بە ئینگلیزی چۆنی پێڵێن تەو. ئاخر ئەمە ئەم نەفەرە مامۆستا دەستی بۆ شەرحەکە بە ئینگلیزی نازانێ هەبلیتێنە، ئەو هەموو کتێبە ئەکادیمیە هەیە بە 200-300 کەلیمەوە چی ئەکی لەو کتێبە گەورانە. بۆیە دڵنیاتانەکەم یەکێک لە هۆکارەکانی ئەو جاهیلیەتەی کە ئێستاکە دروستمان کردووە دنیای خاوەن شەهادە و هەمووشی، یعنی هەمووی ناخوارە زۆرێک لە خاوەن شەهادەکان عیلمەکەیان بستێنیە هی ئەوەیە کە ئەمانە کێشەی زمانیان، یعنی بەخۆشمەوە هەر هەمومان ئێمە ڕۆشتوین خوێندومانە، بەڵام ئەبوایە پێش ئەوەی بخوێنین زمانێکمان زۆر بەقوڵی بخوێندا. بۆیە حەل نییە ئەبێ ئەم زمانە بەقوڵی فێر بێت.